ئێرە پێشەنگای نێودوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانە لە سلێمانی. زیاتر لە 120 کۆمپانیا هاتوون تا بەرهەمەکانی ئێران لە هەرێمی کوردستان ساغ بکەنەوە لە دووەمین پێشەنگای نێودوڵەتی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی کە خاوەن و نوێنەری کارگە و کۆمپانیا ئێرانیەکان بەشدار بوون تێیدا. ئەم پێشەنگایە تایبەتە بە بەرهەمەکانی ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران. بازرگانەکانی کۆماری ئیسلامی ئێران هاتوونەتە ئێرە و بەرهەمەکانی خۆیان هێناوەتە ئەم پێشەنگایە بۆی لێرە پیشانی هاوڵاتیانی بدەن و کڕیارێک بۆ بەرهەمەکانیان بدۆزنەوە. ئەو بەرهەمانەی کە لە پێشەنگاکەدا نمایش کرابوون زۆربەیان لە ناوخۆی ئێران دروست دەکرێن و هەندێکیشیان لە وڵاتانی ئیتالیا و چەند شوێنێکی ترەوە دەهێنرێن و بەو کوالیتی کە کۆمپانیا ئێرانیەکە داوای دەکات. هەناردەی ئێران لە ئێستادا لە 107 بۆ دەرەوە و بەرپرسانی ئێرانیش دەیانەوێت هەناردە زیاد بکەن تا کاریگەری سزای ئابوووریەکان کەم بکەنەوە. ئەو بەرهەمانەی کە لە پێشەنگاکەدا بوون زیاتر پێداویستەکانی ناوماڵ و کۆمپانیاکان بوون جگە لە هەرێمی کوردستان لە ئەمریکا و کەنەداشەوە داوا کراون. ئەم بەرهەمانە 2 هەفتەیە دەرچووە، بەرهەمێکی تازەیە کە لە هیچ وڵاتێکە نییە، تەنها 3 وڵات داوای کردو وەکو کەنەدا، وەکو ئەمریکا، وەکو کوردستان. ئەم بەرهەمە تازە هاتووە بۆ ئێرە، بەرهەمێکی شتێکی جەدید تازەیە. ئەمە ئیشی کارگەیە کە لە ئیشی دەستەکەش جوانترە چکەنیە گرێتی ئەنابینی بە هیچ شێوەیەک. ئاینەن کاتە ئەم مادەیە مادەیەکی حەریرە سافیە کە هیچ شتێک تێکەڵ نییە لەگەڵی. ڕەنگەکانی 70 ساڵ بۆ 100 ساڵش لەوانەیە هیچ شتێکی لێ نەیە، هەموو ساڵێکش 2 جار بشۆرێ ئەوەنە تازەتر شێ بەیانی. فرۆشیاری بەرهەمەکان پێیان وتم بەرهەمەکانیان هێندە هەرزانە کە لە ئێرانیش بەو نرخە نایفرۆشن و تا 26 ئەم مانگە بەردەوام دەبێت، واتە تا 2 ڕۆژی تر. ئێمە لە شارەتاران هاتینا ئێرە، بەرهەمەکانی ئێمە وەکو برنج و ئاوی تەماتە و ئەنواعی ماسی و کۆنسێروەکانی دیش هەیە. زیاتر هەزمان لێیە لێرە ئەو شتانەیەکە لە ئیران دێتەوە چونکە کوالیتیەکان زۆر بەرزە و زۆر باشە، بەس ئیخۆی ئیران نییە لەگەڵ هێندە وڵاتی دیش یعنی شتەکان تێکەڵ بووە. پێشەنگاکە تەنها لە سلێمانی کراوەتەوە و ئەمە دووهەمین جارە کۆماری ئیسلامی ئێران دەیکاتەوە. زۆرێک لەو کەسانەی کە فرۆشیار بوون باسییان لەوە دەکرد کە شتومەکە خۆراکیەکانیان زۆر سروشتین و کوالیتیان باشە و گرنگی ساڵانەی هەیە و تەنانەت ئەو کەسانەش دەتوانن بەکاری بهێنن کە نەخۆشی درێژخایانیان هەیە. بەرهەمەکانی ئێمە میوەکانی وشکراوە کە هەمووی ئۆرگانیکە، دوای بە بەستەبەنیکی بە گرامێکی جیاوازەوە، هەنە هەر کەسێک کە بیاوێ شتێک لە ئێمە بیکڕێ، ئەمە بە گرامێکی ئەو کەسە کە ئەوێ بە هەر گرامێکە بێ ئێمە بۆی بەستەبەنیەکەین و بۆیان تا ببەرەمە لە سلێمانیەوە تا ئەوەری بگرن. هەم لە کارخانەکە لە کرمانە لە ئێرانە تانێوەری بگری هەم لە سلێمانیە. شتەکان هەمووی سروشتیە، هەمووی ئۆرگانیکە. دوای شتەکانی ئێمە هیچ شەکر، هیچ ڕۆنێ، هیچ شتێکی تێدا نییە، لەبەرەوە هیچ شتێکی مەوادی نگەهدارەندەشی تیان نییە، بەس 1 ساڵ شتی هەیە، ئەم تاریخی انقزای هەیە، دوای هیچ شتێکی نگەهدارەندەشی تێدا نییە. پێشەنگاکە بە بەشداری پارێزگاری سلێمانی و سەرکونسوڵی ئێران کرابووەوە. ئەوەی جێگای پرسیار بوو ئەو بوو ئەم جۆرە پێشەنگایانە لە شارەکانی تری هەرێمی کوردستان ناکرێتەوە. سەلمان ئەحمەد، سولی تایمز، سلەیمانی.